ئەزانی هەر کەسێ لەگەڵ میلەتەکەی خۆیان ڕاز نەبێت ماوەیەکی خوا کۆشێک هاتەوە کۆشیشی پڕەکە بەڵام بۆ شوێیە ڕۆژێک کە میلەت دەی هەستا و لێ قەوما ئەنجا نەک فریای پارەکانی ناکەوێ دەریکە فریای خۆشی ناکەوێ دەرباز بێ لە دەست خەشم و لە دەستکەینی ئەنجا سەلاحەدین وردە وردە بەرەو چۆڕی بەرەو کوردستانی تورکیا ئەزانی ئەمە قووەتەکە لێرانیایە گەیشتە ماردین بەیعەتیان پێدا و هاتە ژێر کێفی سەلاحەدین گەیشتە دیاربەکر گەیشتە ئامەد لە ئامەد چی ڕۆیە لەو شارە کوردیا چی ڕوویە پیاوێک حکمێ کردن ناوی چی بوو ناوی بەهاءەدینی کوڕی نیسان بوو بەهاءەدینی کوڕی چی کوڕی نیسان ئاخ پیا خۆفەتە خوا ئەم پیاوە یان با بڵێین ئەم ناپیاوە هەرچی پارە و سەروەت و سامانی ئەو مەملەکەتەیە ئەو هەرێمەیە بۆ خۆی کۆ کردەوە یەک ئەوەی بە میلەت نایە وا باسەکێ پیاوێکی ڕەزیل چروک ترسنۆک کە سەلاحەدین نزیک بۆوە وتی ئادەی خەڵکی نا ئادەی بە قوربانی کوڕ بم ئادەی بە قوربانی پێشمەرگە بم ئادەی بە قوربانی غیرەتان بم وتیان چییە تیوە سەلاحەدین هاتووە بچن بەرگری لە شارەکەتان بکەن تیانجا سەلاحەدین موسڵمانە ئێمە بۆچی بەرگری لێ بکەین وتی عین شەڕ ناکەن تیان نەخێت جا سەلاحەدینیش ئوسلوبێکی هەبوو وتی نامەیان بۆ فڕێن بە تیر و کەوان نامەی بۆ فڕێیان ئەوت خەڵکینە شەڕ مەکەن من نەهاتووم کەس بکوژم هاتووم عەدالەتتان ناوە بەرپاکەمەوە هاتووم ئەو خێر و خێراتی کە هەیە بەسەر خۆتان ئادا بەشکەم هاتووین ئێمە هەموومان موسڵمانین برابین کەس یەک بین تەبابین خەڵکەکە کە ئەم نامەی سەلاحەدینی بیست تەواو بەیعەتیاندا بە سەلاحەدین بەڵام ئێستاکەنە چێ ماوە ئەم کەڵە پێ ئەم کەرە پێ ئەم نیسانە ماوە ئەم ئیبن نیسانە ماوە کە خەریکە دوور لە ڕوویەوە پیاوەتیشمان لە بەرچاوە خات وتی سەلاحەدین چوو ژن و ماڵ و مناڵەکەی بۆ نارد وتی با سەلاحەدین نەمکوژێت و لە ناوم نەبێ و شڕم لەگەڵانەکە وتی سەلاحەدین سێ ڕۆژم بەرێ سێ ڕۆژەکەی بۆ چی بێ بەڕێیەوە باشە بۆی پارەکەی کۆکاتەوە تی سەلاحەدین سێ ڕۆژم بەرێ با یعنی و کاتە پارە بە بانک حەواڵە ناکرا نەخێر ڕقم حسابیشی نەبوو نەخێر لە دەرەوەشتی پێ ناکرا نەخێر پارە هەمووی ئاڵتون بوو لەبەر دەستی خۆیان بوو هەستا لە دەرەوەی دیاربەکر خەیمەیەکی هەڵا ئەڵێ من ئەڵێم سی ئێوە بڵێن 300 خزمەتکار 3 دانە ڕۆژ پارە و سەروەت و سامانیان نەقڵ کرد تەواو نەبوو وتی سەلاحەدین وتی بەڵێ وتی هەندێک پیاوان بۆ بنێرە با ئەو مەملەکەت و سەروەت و سامان لەگەڵمان نەقڵکە خاوەنی 3,000 دینار بوو ئەزان نەگاتە چەند 3 ملیۆن ئاڵتون سبحان الله بەمە تێر نەخۆیت ئەی سەلاحەدین خاوەنی چی بوو خاوەنی یەک بست ئەرز نەبوو لەسەر ئەم ئەرزی خوایە یەک بست بەڵام سەلاحەدین ناوە سەلاحەدین ڕەقەمە سەلاحەدین ئەوەیە کە ئێستاکەنە ئێمە شانازی پێواکەی ئەڵێنەوە باوکی ئێمەیە ئەوە باپیری ئێمەیە بەڵام چێ هەیە ئامادەیە بە نیسان بڵێەوە باپیرە گەوری ئێمە یادی یەک کەس ناوی بیستە بوو پێشەوەی سەباسی کەم نەخێر کەسیش ئامادە نییە شانازی پێوە بکە ئەزانی هەر کەسێ لەگەڵ میلەتەکەی خۆیان ڕاز نەبێت ماوەیەکی خوا کۆشێک هاتەوە کۆشیشی پڕەکە بەڵام بۆ شوێیە بە ڕۆژێک کە میلەت دەی هەستا و لێ قەوما ئەنجا نەک فریای پارەکانی ناکەوێ دەریکە فریای خۆشی ناکەوێ دەرباز بێ لە دەست خەشم و لە دەستقینی میلەت ئەو دوو پیاوە عیبرەتن بۆ ئێمە یەکێکیان پیاوێکی بۆ خوا سوڵحاو یەکێکیان پیاوێکی بۆ دنیا سوڵحاو بۆیە سەلاحەدین چی بوو سەلاحەدین باپیرە گەورەی ئێمەیە بەڵام
بەس باری کتێبەکانی بەها ئەدین بن نیسان کە خۆشی نەیە خوێندنەوە ئەڵێن نزیکی هەزار مجەڵەدی هەبوو. سەلاح الدین 70 دانە گوێدرێژی هێنا، 70 دانە باربەری هێنا تا کتێبەکانی بار کات و بیان با بۆ قادڵ فادڵ. ئەڵێ کتێبەکان یەک کتێبی نەبوو لەگەڵ خۆیان. ئەخی نەخوێنەوە کتێبی بۆ چییە؟ بەس بۆ عەرز دای نابوو، جامیعەیە کردەوە و شتێ کردەوە و خۆی عەرزە کردووانە، بەڵام هیچی لەگەڵ خۆیان نەبرد. ناچار سەلاح الدین هەمووی دا بە چێ؟ هەمووی دا بە قادڵ فادڵ. کەواتە فەرقی چی بکەن؟ فەرقی کەسێ بکەن کە باری دین و خەمی دینەیە بە کۆڵیا لەگەڵ کەسێکا کە باری پارە و سەروەت و سامانەیە بە کۆڵیا. ئەمەیان پێوترێ چی؟ ئەمەیان پێوترێ سەلاح الدینی باپیر. ئەویتیشیان پێوترێ چی؟ پێوترێ ئیبن نیسانی باجیر. ئەمە بۆ بار کراوە، ئەمە بۆ باربردن کراوە، ئەمیشیان بۆ شانازی کراوە، هاتوو ئومەتی ڕزگار کات.